مێژووی کوشتنی ژنان کە لە هەرێمی کوردستانە بێگومان مێژوویەکی درێژی هەیە بەداخەوە و چەندین ساڵم حاڵەتە هەبووە و لە هەنێک سەردەما شێوازی کوشتنی ژنان بە جۆرێک بۆ بەڵام لە سەردەمێکی ترا گۆڕانکاری بەسەردا هاتووە و بەداخۆ ساڵانە ئامارەکانی کوشتنی ژنان یاخۆ کوشتنی ژنان ڕوو لە زیاد بوونە و بێگومان کۆمەڵی هۆکار و حاڵەت هەیە لە پشتی ئەم کوشتنانەوە کە هەنێک لە هۆکارەکان هۆکاری کۆمەڵایەتیە هۆکاری کللتورە کە تاکو ئێستا پێیان وایە کە ژن ناتوانێت ئازاد بێ ژن ناتوانێت بە ویستی خۆی بڕیاری هاوسەرگیری بدات یاخود بڕیاری جیاببوونەوە بدات و زۆر جاریش بەداخۆ ئەو ژنانی کە ئەکوژرێن لەلایەن کە سوکاری نزیکی خۆیانەوە ئەکوژرێن کە لەلایەن باوکەوە یاخود لەلایەن براوە یاخود لەلایەن مێردەکانیانەوە ئەکوژرێ بۆیە هەمیشە یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی کیسەکانی ژنان لە ناو دادگاکەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مادەم لە کەسی نزیکەوە تاوانەکەی بەرامبەرەکرێ بۆیە سەرەکی سکاڵاکارمان نییە شایەتمان نییە لە ناو دۆسیەکانە و زۆر جار ناگاتە بەردەم دادگاکان ئەم حاڵەتی کوشتنانە و ون ئەبێت لە دەرەوەی دادگاکان و زۆر جارژە و حاڵتانە ئێگاتە ناو دادگاکان سەبارەت بەوەی کە بەپێی چ بڕیارێک یاخود بەپێی چی یاسایەک بڕێ لەسەر ئەو دۆسییان نادرێت بێگومان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە هەوڵی ڕێکخراوەکانی ژنان ئیشکراوە لەسەرەوەی کە کوشتنی ژنان بە تاوانێکی کوشتنی احتیادی دابنرێت واتەوەکو هەر کەسێکی ترکە چۆن ئەکوژرێت ژنیش بە مادەیە سزا ئەدرێت کە مادەی 406 و هیچ پاساوێک ڕێگری ناکات لەسەرەوەی کە مادەم ژنێک کوژراوە بە پاساوی شەرەف حکومەکەی سوک بکە چونکە ئەمە بەپێی یاساکانی عێراق پێشتر ئەم یاسایە ئەبووە هۆی سوکردنی سزاکەوە تاگەر پیاوێک ژنێکی بکوشتای بە پاساوی شەرەف ئەوە حکومەکەی کەمە بوویەوە بۆ 2 ساڵ یاخود بۆ 3 ساڵ بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان تعدیل کراوە لە ئێستا وەکو هەر کوشتنێکی ئەتیادی حسابی بۆ کرێ واتە هەر پیاوێک ژنێک بکوژرێ بە پاساوی شەرەف سزاکەی ئیعدامە یاخود سجنی موعەبەدە و یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە زۆر جار ڕێکخراوەکانی ژنان یاخود چالاکەوانی ژنان یاخود پارێزەری ژنان ئیش ئەەکەن لەسەر کەیسەکانی ژنان لە بەرەوەکو باسم کرد زۆر جار ئەو ژنانی ئەکوژرێن کەس داکۆکیان لێ ناکە بۆیە ئێمە خۆبەخشانە ئیش لەسەر ئەو دۆسیانەکەین کە یەنە ناو دادگاکانەوە ئەو بەڵگانی کە هەیە لە ناو دۆسیەکەیان کۆکرێتەوە و لە ماوەی ڕابردووە توانیمانە چەند کەیسی ژنان ئیشی لەسەر بکەین و دادگا ئەو کەسانی کە تاوانیان ئەنجام داوە تۆمەتبارەکان یاخود تاوانبارەکان بە سزای خۆیان بگێنن. بێگومان ئەم دیاردەیە تاکو ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام وەکو باسم کرد لە ڕێی یاساکانەوە توانراوە تا ڕادەیەک ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی ئەم دیاردەیە و چارەسەریش ئەوەیە کە چۆن حکوومەت پلانی هەبێت و ئیش بکات لەسەرەوەی کە هەوڵ بدات ئەو کەسانی کە ئەو تاوانانە ئەنجامەدەن بە قورسترین سزا بدرێن بۆ ئەوەی ببێ بە ڕەدعێک بۆ کۆمەلگا و هەمیشە بە ئیش لەسەر ئەوە بکرێت کە حکوومەت پلانی هەبێ پلانی استراتیژی هەبێت لە داهاتووە کە ئەو تاوانانە بە قورسترین سزا بدرێن تاکو کەسانی تر بترسێن و بە هیچ پاساوێک هەوڵ نەدەن کە لە دیاردەی ژن کوشتن بەردەوام بن. کللتور و کۆمەلگا کاریگەری هەیە هەتاکو ئێستاکو باسم کرد هەنێک پیاو بەداخەوە پێی وایە کە نابێت ژن مافی بێژداریکردنی هەبێ یاخود ژن مافی ئازادی هەبێ و زۆر جاریش لەبەرەوەی بەداخەوە بڕیاردەران لە کۆمەلگای ئێمەیان زۆرینیان لە ڕەگەزی پیاون بۆیە زۆر جار پیان وایە کە ئیشی باش کراوە بۆ ژنان یاخود پیان وایە کە یاساکانمان لە ئاستێکی باشان بۆیە ئەمەش پێویستی بە گۆڕانکاریە کە لە ئێستاە ژنان ڕۆڵی بەرچاویان هەیە هەم لە ناو حیزبە سیاسیەکانە هەم لە ناو دەسەڵاتە کە ئەتوانن زیاتر ئیش بکەن لەسەر گۆڕینی یاساکان و پارێزەرانی ژنان هەمیشە ڕووبەڕووی ڕێگری و هەڕەشە و فشار ئەبینەوە لەسەرەوەی کاتێکەش ئیش لەسەر دۆسیەکی ژنان ئەکەین بەتایبەتی ئەو ژنانی کە ئەکوژرێن بە پاساوی شەرەف بەڵام ئەمە نەبووتە ڕێگری لەوەی کە ئێمە بوەستێنێ و هەمیشە هەوڵمان ناوە لەگەڵ لایەنی پەیوەندیدار ئیش لەسەر ئەوە بکەین کە ڕێگریمان لێ نەکرێ و ئێمە هەوڵمان ناو فشارێکی گەورە دروستکەین لەسەر دادگا و هەوڵمان ناو پەیوەندی دروستکەین لەگەڵ کەسوکاری ئەو کەسانی کە ئەکوژرێن و ئەمەش واکات کە ئەو ژنانەی کە ئەگەر لەژێر هەڕەشەیان ئەگەر توندوتیژیان بەرامبەرەکرێ زۆر جار داوای یارمەتی لە ئێماکەن و داوای یارمەتی لە ڕێکخراوەکانەکەن بێگومان ڕێگری هەیە بەڵام ئەمە وا ناکات کە ئێمە سارد بکاتەوە و لایەکی تریشەوەکو باسم کە بێ حکوومەت پلانی باشتری هەبێ و بێ ڕاگەاندنەکان ئیشی زیاتر لەسەرەوە بکەن کە کەیسەکانی کوشتنی ژنان تەنها بە بڵاوکردنەوەی هەواڵی کوشتنی ژنان کۆتایی پێنێت بەڵکو بە دوواداچوون لەسەر دۆسیەکە هەتاکو ئەگاتە قۆناغی بڕیاردان و ئەو بڕیاری کە دادگا دەریەکە و سەبارەت بە هەمواری یاساکان هێشتا ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە هەندێک یاسا هەیە هەموار بکرێتەوە گۆڕانکاری تیا بکرێت تاکو ئەو ژنانی کە لەناو یاسایە مافیان پێشە لەکرێ یاخود وەکو لایەنێکی زەعیف سێرەکرێن ئەوانیش وەکو هەر تاکێکی تر کۆمەلگا مافیان هەبێت.